ڕێژیمی شاو دەرودەستەی بارزانی پێکەوە لە هۆم و تەقەلای کوژانەوەی ئاگری ڕاپەڕینی چەکدارانەی کوردستانی ئێراندا بوون. بارزانی لەلایەک چەکدارەکانی خۆی بۆ ڕاونانی تێکۆشەڵامی حزبی ئێمەدەناردا هاواری جاش و ژاندەرمەکانی شاو لەلایەکیش لە بنەوە بە ناوی گەڵسۆزی لەی ڕادەسپاردن کە بگەڕێنەوە کوردستانی عێراق و دڵنیابن کە مەترسیەک هەڕەشە لە ژیانیان ناکا. لە ساڵی 1347دا ئەگەر لەولا کاک سولەیمان بەدەستی قووەت شماغەکانی بارزانی شەهید کرا، لەمداچەوە بە ماوەیەکی زۆر کەم تێکۆشەری بەناوبانگ مەلا ئاوارە گیرا و قاش پێمان شەهید کرا. کاک اسماعیلی شەریفزادە لەگەڵ سێ کەس لە هاوسەنگەرەکانی لە ناوچەی بانە کەوتنە دا و شەهید بوون. کاک ئەڵڵای مەعینی لەگەڵ پێشمەرگەی بەناوبانگ نینەشەم لە نزیک قالوێ لە ناوچەی مەهاباد شەهید کران و زۆر کەسیش لە پێشمەرگەکان لە پێک هەڵپرژان لەگەڵ جاش و ژەندەرمدا گیانی خۆیان بەخت کرد. وەختێک بەشێکی زۆر لە بەڕێوەبەرانی بزوتنەوە لە نێوچوون برا پێشمەرگەکان خۆیان بێدەرەتان و بێسەرپەرست هاتە بەرچاو، بۆیە کاتێک حەسومیخانی بارزانی فەرمەندەی هێزی کاوە لە ناوچەی کشتەر بە قەولی خۆیان لەسەر شەڕەفی بارزانی بەڵێنی پێدان کاگەر بگەڕێنەوە عێراق گیانیان لە ئەماندایە، بەو بەڵێنە ڕازی بوون و چوونەوە کوردستانی عێراق. بەڵام قەولی شەڕەفی بارزانیەکان بەو جۆرەوە پای پێکرا کە جگەل لەوەی هەموویان چەککردن هەردەست بەجێ لێکیان بڵاوکردن و تا چەند ڕۆژێک 11 کەسیان لێگرتن و بەبێ 32 لێکردن تەحویلی ئێرانیان دانەوە. لەو 11 کەسە 4 ڕۆڵەی بە نرخی وەک ساڵح لاجانی و سلەیمان کەرخەشان و ئەوڵای بایزەمنجە و هەمە سووریان بێ محاکمە گول لەباران کرد و ئەوانی دیکەش بە زیندانی دوور و درێژ محکوم کران. ڕۆکۆی ئەو 4 شەهیدە ئێستاش لەسەر ڕێگای پیرەنشار نەغەدا شاهدی نەمری بە کرێگیراوی و